ژمارە 21 چییە بۆ تۆ؟ کۆتایی ژمارەی وڵای ماڵێژ مۆبایلەکەت، نازانم. درێسەکەت، وڵام سیارەکەت؟ ئەخر سیارەکە زانین و ڕۆژێک لە ترافلایت جێبەکەم دیت چوومە ڕقەمەکەم زۆر جوان چوومە تەنیشتی گوتم ژمارەکە زۆر جوانە. کاک فەرهەنگ خالیت ناوەکەی گوتی وعد ئەگەر بیفرۆشم دەدەمێ ئیدی ڕۆژێک دەبینم تەلەفۆنی کرد گوتیەوە سیارەکە دووە ئەوە ڕقەمەکەت دەدەمێ وەرە بیگۆڕە. باشە زەبان 1964 بزانم. مۆبایلەکەش ئەم چووکە ڕقم ژمارە من لە تۆ پێویستیەکە کاگازان محسین نەویش عینەن گۆڵچی بوو لە یانی ئاسۆ هەروای دەکرد ڕقەمەش کۆڕێک ڕقەمەکی ئاسی ڕقەمە 21 دەهینە ئیدێەوەش ئەو جار سوزفە بوو؟ ینی خانێکشم لە یەک لە جارەکان چوم ئەلحەمدولیلا کڕیمان تەماشا دەکەم ئەی بیستیەکە لەو گەڕەکە گەورە ئەخەلو ئەی بیستێک هەموو ژمارەیە وەڵە نازم بابەتی ئەوەش کە لەوچ ژمارە 21 دەبەستمە من ینی دەڵێم نهێنێکە تایبەت بەخۆم ینی لەوانێت پێتی بڵێم لۆ تۆ ئەوەندە گرنگ نەبی هەتا کە خێزانشم هاتە ناوژیانم حەزی لێ بزانی هۆکار چیە لە 21 ساڵی چ بوو یان 21 چیە لەکنەت و وتم وڵی هیچ پەیوەندێکی بە بابەتی سۆزداری وە نیە پەیوەندیەکە بە یان شتەکە تایبەتە بەخۆم گرنگێکی ئەو تۆشی نییە پێمان ناڵێ بخۆ آخر باس نەکە ئەوەندە گرنگ لۆ خۆم ڕەنگە هەموو شت بی بەڵام